ناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان تا دێت قەیرانی دارایی و سیاسی هەرێمی کوردستان قوڵتر دەبێتەوەی چەنداوی ئەنگاوێکی عملیش بۆ چارەسەرکردنی دۆخەکە نەنراوە. بەشێک لە لایەنە سیاسیەکانیش ئامادەنین سازش لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بکەن، بەڵام ئامادەن سازش لەگەڵ بەغداد بکەن. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە، هەروەها دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. تا دێت قەیرانەکانی هەرێمی کوردستان قوڵتر دەبێتەوە و دۆخی هاوڵاتیانی شمەترسیدارتر دەبێت. هەندێک لایەنیش ئامادەن لەگەڵ لایەنی دەرەکی ڕێکەوتن بکەن، بەڵام لە ناوخۆی هەرێمدا لە بری ڕێکەوتن خەریکی زیاتر ئاڵۆزکردنی دۆخەکەی هەرێمن. هەرێمی کوردستان ئێستا قەیرانی دارایی و قەیرانی پاخستنی پەرلەمانی کوردستان و قەیرانی سەرۆکایەتی هەرێمی هەیە، بەڵام ئەو لایەنی کە بەرپرسی یەکەمی قەیرانەکانی هەرێمی کوردستانە ئامادە نییە هیچ هەنگاوێک بۆ ئاسایکردنەوەی دۆخی هەرێم بنێت. لەم دۆخە نامواری هەرێمی کوردستان هەندێک لایەن ئامادەن سازش بۆ بەغدا بکەن، بەڵام ئامادە نین سازش لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بکەن. ئەبڕوای چاودێرانیش ئێستا باشترین کاری هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان واسێنانە لە تاکڕەوی و خۆسەپاندن و بەرژەوەندی حزبی لە پێناوی دەرباسکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو مەرگەساتەی ئێستا تێیدان. باشکردنی بشێوی هاوڵاتیان و شەفافکردنی سەرچاوەکانی داهات و ڕێگەنەدان بە بردننی داهاتی هەرێم لەلایەن حزبە و کاراکردنەوەی دامەزراوە ڕەسمیەکان و نێشتنی دامەزراوی ناشەڕعی و نایاسایی ئایندەی هەرێمی کوردستان بەهێز دەکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر ئەحمەد ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەن، خۆتان ئاگادارن کە هەرێمی کوردستان زیاتر لە 2 ساڵە قەیرانی دارە هەیە و زیاتر لە ساڵێکی لە قەیرانێکی سیاسی قوڵدایە. بۆچی تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی عملی بۆ ئاساییکردنەوە و بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیان نەنراوە؟ مناوی خۆی بەخشتن بێتەبان، زۆر سوپاس بۆ دەرفەتە، خۆشحاڵم لە زمان بەڕێستان و ئامۆستادارا و بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا بۆچی هەنگاوی ئەمەری نەندراوە؟ لەبەر ئەوەی کە ئیرادێشی جددی نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەوڵ دراون لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە، لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، لایەن ڕۆشنبیران، مامۆستایانی ئاینی، لە زۆر لاوە هەوڵ دراوە، شت وتراوە، پرۆژە پێشکەش کراوە بۆ چارەسەرکردن، بەڵام لایەنە سیاسیە دەسەڵاتدارە باڵادەستەکان گویان لەو پرۆژە و لەو پێشنیار و لەو خەمخۆر و دڵسۆزی ئەو لایەنە و کەسایەتیانە نەگرتووە و ئەتوانین بڵێن بە ڕستەیەک کە ئیرادەیەکی جددی نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان، بۆیە قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر بوونەتەوە. بەڵێ هۆکاری ئەو بە ئیرادەیە بۆچی یانیمانەوەی ئەم دۆخە لە بەرژەوەندی کێیە؟ ینی بۆ ئەم ئیرادەیە نییە بۆ باشکردنی ئەم قەیرانە سیاسەکەەوە ئەم ئەوەی کە ژیانی هاوڵاتیان لە ڕووی دارایەوە لە مەرگ نزیک بۆتەوە. لە ڕاستیدا لە قازانجی هەر کەسێک بێت لە قازانجی میلەت نییە، بە پێشەوانەوە لە دژی بەرژەوەندەکانی میلەت بووە. ڕەنگە هەندێک لایەنی، هەندێک کەسایەتی، هەندێک سەرکردە وەکو بەرژەوەندی تایبەتی سوودی لەم بارودۆخە دیبێت، بەڵام ئەوەی کە زەرەری کردووە، ئەوەی زیانی پێگەیشتووە خەڵکی کوردستان بووە بە هەموو چینی توێژەکانەوە، ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵتر بوونەتەوە، ژیانی خەڵک زۆر ناڕەحەت بووە، بە تایبەتی قەیرانی دارایی کە کاریگەریشی زۆر قوڵی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە. بەڕاستی لەگەڵ هەموو ئەو ناڕزایەتیانی هەبووە، لەگەڵ هەموو ئەو خۆپیشاندانانەیەک بووە لەلایەن مامۆستایان، لەلایەن پزیشکان، لەلایەن مامۆستایانی ئاینی، لەلایەن قوتابیان، هەموو چینی توێژەکان، بەڵام دەسەڵاتداران گوێیان نەگرتووە لەو داواکاریانە، لەو خواستانە، بۆیە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵتر بوونەتەوە، کاریگەری زۆر جددی و زۆر خەتەرناشی لەسەر ژیانی خەڵکدانەوە بەڕاستی بەداخەوە کە گیرروگرفتی کۆمەڵایەتی زۆر بووە و لێکجیابوونەوەی ژن و پیا و هاتۆتە ئارا و مەشاکلی خێزانی زۆر دروست بووە،
لە باری دەرونی کاریگەری زۆر نەرێنی دروست کردووە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا کە کاریگەری سربیەکانی دیار لەسەر ژیانی خەڵک لەسەر کۆمەلگا بەڵامەدا خەو حیزب باڵادەستەکان گویان نەگرتووە بۆیە ڕۆژ بە ڕۆژ کێشە و قەیرانەکان ئالۆستر بوونە و چارەسەرکردنەکەشیان زەحمەتتر بوو. بەڵێ سوپاس بڵاتەگەرم ولا بەرز مامۆستا جەناب بشت بە خێر بێ پێ دوای ئەولەویات باشترین کارێکە لە ئێستا لە دۆخ هەرێمدا بکرێت چی ئەولەویات بۆ ئەم دۆخی هەرێمی کوردستان؟ بەنای خۆی بەخشندە میهرەبان زۆر سپاس. لە ڕاستیدا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی زۆر دژواردا دەڕوا و دەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 هەتا ئێستا من پێم وایە قەیرانی وا گەورە و ناڕەحەت ڕووی لە هەرێمی کوردستان نەکردووە چکە ئێمە ئێستا قەیرانێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی زۆر گەورە و قوڵ لای خەڵکی کوردستان هەیە لەسەر و ئەمانەوە بێئومێدی لای تاکی کورد هەیە جاران خەڵک بە هیواوە دەیڕوانی ئاینداوە زۆر گەشتبین بوو هەرچەندە سەرەتای ڕاپەڕینیش بوو بەڵام بەڕاستی ئێستا بێ هیوای ڕووی لە تاکی کورد کردووە کە ئەمەیان کارەساتێکی گەورەیە بۆ ئێستەکەم ئێستا فعلەن هەرێمی کوردستان بە قەیرانێکی زۆر گەورەدا تێپەڕ دەبێت لە هەموو ڕوویەکەوە بەدەر لەو کێشانەی کەوتم ئێستا دکتۆر ئەحمەدیش باسی کرد لە کێشەی دارایی و کێشەی سیاسی و تەنانەت کێشەی کۆمەڵایەتیشی خۆڵقاندۆ لە وڵاتی ئێمە و نەبوونی موسسات لە هەرێمەی ئێمە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکی هەرێم ماوەکەی بەسەر چووە پەرلەمانە نەماوە حکوومەتە سێ چوار مانگجارێک کۆ بێتەوە دام و دەستگاکانی تر نین یەک لەسەر سێ وەزارەتەکان هەر وەزیریان نییە بە وەکالەت بەڕێوە دەچن کارمەندەکان لە هەفتەیەکا دووسێ ڕۆژ دەوام ناکەن و حکوومەت بێباکە لە هەموو ئەمانە بەڕاستی ئەمانە هەمووی قەیرانن لەسەر و هەموو ئەمانەشەوە کۆمەڵی قەیرانی تڕووی لە هەرێم کردو ئەویش ناتەبایی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە و کێشەی داعشە و کێشەیە لەگەڵ بەغدا و ئایندەی هەرێم و حەشتی شەعبی و شەڕی وڵاتانی ناوچەکە و ئەو مەترسیانەی ڕوبەڕووی هەرێم بوونەوە ئەوە تا دەبینین هێشتا مووسڵ ڕزگار نەکراوە تورکیا دەیەوێت خۆی ئەم کارە بکە و هێزی خۆی هەبێ و بەغدا دەیەوێت تورکیا بەشدار نەبێ و کە ئەمانەش قەیرانی گەورەن و من پێم وایە ئاسان نین کە جارێکتر کوردستان دەبێتەوە مەیدانی تەراتێن و شەڕ و پێکدادان و سراعی ئەو زلهێزانەی کە هەن دەتوانین بڵێن عوسمانی و سەفەوی بە شێوازێککە لە ناوچەکە هەیە و هەرێمی کوردستانیش دوور نییە جارێکتر دابەش بێتەوە بەسەر ئەو وەزعایە و دەرەنجام هەموو خەونەکانی خەڵک هەموو هیوا ئاواتەکانی خەڵک بەوەی دەوڵەتی کوردیمان هەبێ و تاکی کوردی بەختەوەر بێ و جارێککە نەچەوسێنرێتەوە و چیتر بۆ و ناڕەحەتیانی و نەهامەتیانەی کە ساڵانی ڕابردوو پیا تێپەڕ بۆ پیا تێپەڕ نەبێتەوە دەرەنجام هەمووی لەبار دەشێ و دەبێت چاوەڕوانی هەموو ئەو مەترسیانە بکەین کە هاتووە لەبەر سیاسەتی غەڵەتی دەسەڵاتدارانی کورد لەبەر سیاسەتی غەڵەتی حیزبە سیاسیەکانی کوردستان کە نایانتوانی پێک بێن نایانتوانی ئەم هەرێمە بەڕێوە بەرن نمونەیەکی جوان پێشکەشکەن بەوەی بەرەو دەوڵەت بوون دەچین تا خەڵک پێی دڵخۆش بێ وڵاتانی دنیاش پێشوازیمان لێ بکەن پشتیوانیمان لێ بکەن دەستخۆشیمان لێ بکەن بۆیە بەڕاستی من گەشتبینیم بۆ بارودۆخی ئێستا هەیە ئەگەر هەروە لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی خاوەنی بڕیار و دەسەڵاتن هەروە بێباک بن من مەترسی گەورەتر چاوەڕوان دەکەم لە هەرێمی مەترسیەکە چییە مەترسی گەورەی من مەترسیەکە ئەوەی چاوەڕوانمان دەکرد کوردستان ببێتە دەوڵەت نەک نابێتە دەوڵەت هەرێمەکەش دەبێتەوە دوو ئیدارە جارێکتر دەسەڵاتی بەغدا بگەڕێتەوە بۆ ئێرە جارێکی تر پەلاماری ینی ئێستا مەترسی دوویدارەکەش بەڵێ مەترسی دوویدارەیش هەیە پەلاماری وڵاتانی ناوچەکە هەیە بە بیانووی داعش زلهێزانی لە پێناوی بەرژەوەندی خۆیان ناوە تا سووریان وێران کرد زۆر ئاسایی شەجارێکتری ئەم هەرێم وڵاتە بەرەو ڕووی ئەوە بڕاتەوە بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی مەترسی گەورن کە ئەم دەسەڵاتی هەرێمی ئێمە زۆر بێباکە باشەوە کارەکەی چیە کە دەسەڵات و بەتایبەتی و حیزبانەی کە ئەم دۆخیان تێکدا بەرپرسیاری یەکە من هەست بە و مەترسیانە ناکەن من پێم وایە ئەو حیزبانەی کە خاوەنی بڕیار و خاوەنی دەسەڵاتن دەستیان پێ نەکردووە تا ئێستا خۆیان خێروبێری ئەم وڵاتیان خواردووە و کەس قڕی نەکردووە بە بێدەنگی ئەم سەرەت و سامانە ڕۆیشتووە و بەشیان کردووە و خێروبێری وڵاتەکان خواردووە خۆیان بڕیاریان داوە و کۆمەڵێک لە سەرانی حیزبەکە و نزیکەکانی خۆیان تیا سوودمەند بوون ئەو لە بەرژەوەندی خۆیان بوو ئێستا کە هەست بە مەترسیەکەن تازە چارەسەرکردنیش لایەن زۆر زەحمەتە یەکەم ئامادەنین لەو غرور و تەکەبوری خۆیان بێنە خوارەوە ئامادەنیندان بە هەڵەکانی ڕابردویان نابنێن ئامادەنین واز لە هەندێک لە بەرژەوەندەکانی حیزبی خۆیان بێنن
بۆیە هەموو ئەم هەوڵانی کە ئێستاش دەدرێت لە پێناوی ڕزگارکردنی خەڵکی کوردستان نیە، لە پێناوی موچە نیە، لە پێناوی دابنکردنی بژێوی خەڵک نیە، تەنها پەلەقاژەی ڕزگاربوونی خۆیان. من ئەم هەوڵانەی کە دەچنە بەغدا و دەچنە ئێران و دەچنە وڵاتانی دنیا و هەموو ئەوانەی کە دەکرێت بە بۆ چوونی خۆم لە پێناو دابینکردنی بژێوی ژیانی خەڵک نییە و لەوانەیە شتێکی لاوەکی باسی داهات و موچە و شتی لەو بابەتە کرابێ و خراوەتە بەردەمی لیژنە و لیژنەش ناگەنە نەتیجە و مانگەشە و سەر لە ئێوارە دیارە و هەموو کۆبوونەوەکانی 10 ساڵی ڕابردوو ئێستا لەبەر چاومە من کە هەموو جارە دانیشتن کراوە هەرێم دەیەوێت سربەخۆی ئابووری هەبێ و ئەگەر فەشەلیشی هێنابێ ئامادە نیە تەنازولی لێ بکە و ئامادەش نیە نەوت تەسلیمی بەغدا بکە و ئەگەر بیشیکا بەشێکێکا و بەغداش بەوە رازی نابێ و دەرەنجامیش ناگەنە نەتیجە و ئەم کۆبوونەوانە لە پێناوی مانەوەی خۆیانە هەستەکەن بە ترسیەک هەیە لەسەر هەرێم و ناوچەکە و دەسەڵاتەکانی خۆیان چۆن بتوانن بۆ ئایندەی خۆیان هەندێک پەناوپەسێری کەشم سۆگەرکەن. من ئاوای دەبینم لەوە زیاتر شتێکی تر نبینم کە خەمخۆری بێ بۆ میلەت. سپاس دەکەم وڵای بەڕێز کاک تۆ سەبارەت بەوەی کە ئێستا خەڵک سەرەوەکە بۆ تێزە سیاسیەکان لە کوردستان ڕێک ناکەون بەڵام ئامادەن لەگەڵ بەغداد ئێمە دەبینی کە پێشتر پەیوەندێکی زۆر ئاڵۆز و قۆڵ لە نێوان هەرێم و بەغدا هەبوو ئێستا هێزە سیاسەکان ئامادەن و توێژ بکەن بۆچی لە ناو خۆدا ئەو توێژە ناکرێت بۆ ڕزگارکردنی خەڵکی کوردستان لەو دۆخەمەتە زیارێکی تێدێ ئەوەی بەغدا پێم دوو هۆکاری هەیە یەکەمیان فشاری نێودەوڵەتیە فشاری وڵاتە زلهێزەکانە بە تایبەتی ئەمریکا و ڕەنگە تەوسێی وڵاتانی ئیقلیمیش بێ بۆ ئەوەی کە جۆرێک لە هەماهەنگی دروست بکرێت لەگەڵ بەغدا هەرێم لەبەر ئەوەی ئێمە لە سەروبەندی شەڕێکی دیکەداین کە شەڕی مووسڵە و ئەمەش پێویستی بەوەیە کە هەموو لە هاوکار بن بۆ ئەو شەڕە هەم عێراق پێویستی بە هەرێمی کوردستان هەیە هەرێمی کوردستان پێویستی بە بەغدا هەیە پێشمەرگە و سوپای عێراقی و حەشدی شعبی و حەشدی عشایری هەمویان لە خەتی تەماسن ئەوە خاڵی یەکەمە ئەو هەموو لا پێویستیان بەیەکتری هەیە دووەمیان بەرژەوەندی هاوبەشی حیزبەکانی کوردستان لەگەڵ بەغدایە ئەمەش نەک بەرژەوەندی نەتەوەی بەڕاستی بەرژەوەندی نیشتیمانی نیە بەرژەوەندی تایبەتیە بە تایبەتەوەی کە پەیوەندی بە مەسەلەی نەوت و هەندێک مەسائلەوە هەیە هەتا ئێستا ئەوەی کە ڕاگەیەندراوە تەنانەت لە دوا سەفەری ئەو شاندەی هەرێمی کوردستان کە شاندێکی حیزبی بوو بۆ بەغدا هەر یەکە بە جۆرێک باسی سەردانەکە ئەکا و دیار نییە تا ئێستا دەستکەوتەکانی ئەو سەردانە بەڕاستی چین بە تایبەتی ئەوەی کە باس کراوە کە پەیوەندی هەیە بە ژیان و بژێوی خەڵکەوە چاکردنی بژێوی خەڵکو و موچە و چارەسەرکردنی ئەمانە وەکو مامۆستادارە باسی کرد بە لیژنە و لیژنەکاری سپێردراوە هەر شێشی بە لیژنە و لیژنەکاری سپێردرا ئەمە ئەنجامەکەی زۆر زەحمەت دێتە دەستەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەبینین ئەوەی کە ڕووەدا لە هەرێمی کوردستانە بەداخەوە بێباشیەشی تا سەر ئێسقان بێباشیە لەلایەن حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکانەوە بەرامبەر داخوازەکانی میلەت بەڵام کاتێک کە بەرژەوەندی خۆیان یا فشارێکی نێودەوڵەتیە بێت ئەوان دێن ئامادەن کە بچن لەگەڵ ئەوانە دابنیشن کە تا دوێنێ بە موفلیسیان نەزانین و تا دوێنێ پێیان وا بوو کە ئەوانە داگیرکەری کوردستان و ئەوان هەوڵی ئەوەدەن بە حساب سربەخۆیی ڕابگەێنن سربەخۆیی ئابووریان هەبێ بەڵام ئەمانە هەمووی ژیانی خەڵک و بژێوی خەڵک هەموو کرا قوربانی سەر بەخۆیەشی ئابووری کە ئەویش نەهاتەبی بەڵی سەبارەت بە سازش ینی هۆکارەکەی چی کە حیزبە سیاسەکان ئامادەنین لەسەر مەسەلەن بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان کە و 2 ساڵە ئەو خەڵکی کوردستان لەو قەیرانە گەورەدا سازش بکەن بەڵام ئامادەمە سازش بۆ بێگانە بکەن هەمیشە هەروە بۆ بەداخەوە ئێمە لە مێژووی دوور و نزیشی کورد و شۆڕشەکانی کووردا ئەومان بینیوە کە کورد ئامادە بووە سازش بۆ بێگانە بکە ئامادە بووە لەگەڵ بێگانە دەست لە ملانێ بێت بەڵام ئامادە نەبووە بۆ ناوخۆ لەگەڵ برای خۆی بێت دەست لە ملانێ بکات و سازش بۆ یەکتر بکە کە ئەمە سازشی نییە لە پێناو بەرژەوەندە گشتیەکان لە پێناو بەرژەوەندی نیشتیمانی ئەمە نابێتە ئێمە بۆ وەفدی حیزبە سیاسەکان لە بەغدا بینیمان ئەو نەرم بوونە لە پێناو قوتوژیانی خەڵکدانی لە پێناو بەرژەوەندی خەڵکوزان من وای نابینم کە لە پێناو بەرژەوەندی خەڵکا بێ هیوادارم وابێ هەرچەندە ڕەنگە هەندێک بەنیەتی خۆیان بە شێوە دڵسۆزی نوانوێتیان کە ئەمە لە پێناوی خەڵکو بۆ ئەوەی کە قسەی بکەین هەموو هەر بە ئاراستەی گرژی و ئاڵۆزکردنی دۆخەکەدا نەبێ بەڵکو هەندێکمان ئەبێ قسە لە ئاشتەوایی بکەین و بەرەو ئاشتەوایی بەرین بەڵکو ئەگەر لەوێشەوەی بێ بتوانین
نەرمیەک بنوێنین بۆ ئەوی کە کاریگەری لەسەر دۆخی هەرێم هەبێ بەڵام ئەمەم پێم وایە بەر لە هەموو شتێک پێویستە ئێمە لە ناو خۆمان لە ناو داخلی هەرێمی کوردستانە دەست پێ بکەین و حیزبەکان نەرمی بنوێرن بەرامبەر بە یەکتری مڕوونەتیان هەبێ سازش بۆ یەکتری بکەن ئەگەر حیزبەکان لە بەشێک لە داواکانی و خواستە تایبەتەکانی خۆیان و خواستە حیزبەکانیان سازشیان کرد بە لە بەشێک لەو خواستانەی خۆیان هاتبانە خوارەوە هەمویان دەگەیشتن بەیەک تا ئێستا لە مێش ئاشتەوایی دروستە بوو و دام و دەستگا ڕسمیەکانیش وەکو پەرلەمان و حکوومەت هەمویان کارا ئەبوونەوە و ئەیانتوانی کاریگەری زیاتریشیان هەبێ لە بەغدا و دەیانتوانی هەڵوێستێکی بەقووەتر و بەهێزتر پیشان بدەن بەڵام بەداخەوە ئێستا هەڵوێستەکە لاوازە هەرچەند هەموو حیزبەکان نەچون بۆ بەغدا لەگەڵ ئەوشدا بەغدا خۆشی ئەزانێت کە دۆخی هەرێم چۆن لە قورسایی چەندە و هەرێمی کوردستان پێشتر لە چ دۆخێکا بوو یاخود بڵێن هەڵوێستی سیاسی هەڵوێستە سیاسەکانی هەرێمی کوردستان چەند بەهێز بوو و ئێستا چەند لاوازە هەمویان ئەزانن و لایەنە دەرەشیەکانیش ئەزانن بەڵام وەکو باسم کرد ئێستا مەسەلەی شەڕی مووسڵ لە پێشە ئەمە پێویستیان بم دۆخە لەم قۆناغە تایبەتە پێویستیان بۆیە کە هەموو لە هاوکاری یەکتری بن تا ئەم دۆخەتی ئەبڕێ بەڵام قەیرانەکان وەکو خۆی ئەمێنەوە ئەگەر هەوڵێکی جددی نەبێ لە ناوخۆی هەرێم مووسڵ دۆخەکە بۆ کورد مەترسیدار زۆر مەترسیدارە من پێم وایە قۆناغی دوای مووسڵ و قۆناغی دوای داعش زۆر مەترسیدارترە لە قۆناغی پێش داعش و لەو قۆناغی کە ئێستا ئێمە تێداین و هەرێمی کوردستان و کورد ڕوبەڕووی هەڕەشەی زۆر مەترسیدارتر ئەبێتەوە چ لەلایەن حەشری شەعبیەوە کە دواتر ئەبێ کورد ڕوبەڕووی شەڕێکی تر ئەبێتەوە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان ئەو ناوچانەیە کە ڕزگاری کردووە و هەروەها چێ دەڵێ هێزی تریش دروست ناکرێت بۆ بەگشتکردنەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی ئیقلیمیش دیارە ئەوانش تەماحی خۆیان هەیە لە ناوچەکەیە و هێزە نێو دەوڵەتەکانیش هەڵبژاردننی ئەمریکا لە پێشە باوەڕ ناکەم هێشتا دیارنی هەڵوێستی ئەمریکا بۆ دوای هەڵبژاردننی داهاتووی و دوای شەڕی داعش چی ئەبێ بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر بە کورد و مەسلەی دەوڵەتی کوردی ئەسڵن ئێستا هەر دەنگ و باسی نەماوە بۆیە دۆخەکە زۆر مەترسیدارە پێویستە لایەنە سیاسەکان بەر لە هەموو شتێک ئاشتەوایی ناوی خۆیان ڕێک بخەن سازانێک بکەن لە پێناوی بەرژەوەندی گشتیە. سوپاس دەکەم مامۆستا سەرنجی بەڕزش سەبارەت بۆی کە بۆچی هێزە کوردیەکان ئامادەن سازش بۆ بێگانە بکەن بەڵام ئامادەنی مەسەل لە ناوخۆی هەرێمی کوردستان سازش بۆ یەکتری بکەن. وڵی بەداخەوەی لێم ئەنی کورد بە درێژایی مێژوو پێم وایە چێک لە هۆکارانەی کە دەوڵەتی نەوە بۆ گەلانی ناوچەکە بە کورد و عەرەب و فارس و تورک و هەرچی هەیە جگە لە کورد ببوورە تەنها دەوڵەتی نیە ئەوان هەمووی خاوەنی دەوڵەت بوون پێم وایە کورد بەشێک بە لەو هۆکارە خۆی و بە درێژایی مێژوو هەڵی وا مێژوو تاریخیمان کردووە کە ڕێکار بە لەوەی کە کورد خاوەنی دەوڵەت و کیانی خۆی بێ ئەو مێژوە ڕاستیەمان پێ دەڵێ ئەوەی ئێستاش دەبینم شتێک لەو بابەتەیە ئێمەی کورد ئەگەر بمانەوێ لە نەهامەتیەکانی ئەم گەلە کەم بکەینەوە و ئەم هەرێمە ببێتە هەرێمە بەرەو بە دەوڵەت چوون بچین دەبێت کێشەکانی ناو خۆمان هەلکەین و دەبێت لە ناو خۆشمانەوە دەست پێ بکەین هەتا ئاشتەوای تەبایی ناو خۆمان نەکرێ هەتاکو خەڵقی خۆمان میلەت ئاش نەکەینەوە لەگەڵ خۆمان هیچمان پێ ناکرێ ئەوەی پشتیوانیمان لێ دەکا لە ڕابردوو شۆڕشی کردووە هەر میلەت بووە ئەوەی دەنگی پێداوین هەر میلەت بووە ئەوەی کە لە داهاتوو ڕیفراندۆم بکرێ و دەنگ دەدا هەر میلەتە ئەوەی دەوڵەتمان لەگەڵ دروست دەکا هەر میلەتە و دەرەنجامی ئێمە هەمومان لەگەڵ ئەم میلەتین و بڕیاریش بەدەست ئەوان ئێمان هێناوەتە ئەم شوێنە بۆیە پێم وایە هەموو حیزبە سیاسیەکان ئەگەر بێت و ئاشتەوایەک نەکەن لەگەڵ میلەت و لە نێوان خۆیاندا دەرەنجام بەڕاستی نەخوای گەورە ڕەحمیان پێکا و پاشان مێژوش ڕەحمیان پێ ناکات. باشە زۆر باشە بەڵام باسی حیزبە سیاسەکان دەکرێنی هەموو حیزبە سیاسەکان وەکو یەک دەبێت مەسەلەن کێم من دەبێت چاکی بکاتەوە هەمویان وەکێک نین بە تایبەتی من باسی حیزبی دەسەڵاتدارەکەم ئەو حیزبەی بەرپرسە لە تێکدانی ئەم وەزع ئەو حیزبەی کە قەیرانەکانی دروست کردووە و ئەو حیزبەی ئێساش قەیرانەکانی پێچارە سەر دەکرێت و من پێم وایە ئەوەی لەگەڵ بەغداش دەیکەن سازش نییە بەڵکو پەلەقاژەیەکە بەشێکی فشاری ئەمریکایە ئاشکرایە ئەمریکا ئیدارەی ئەمریکی دەیەوێت پێش هەڵبژاردننی مانگی 11 سەرۆکایەتی ئەمریکا کێشەی داعش لە عێراقێک لا بکاتەوە و دوابڕیاری حکوومەتی ئەمریکایە ئەگەر بێت و مووسڵ بە دەردی حەڵەب بەرن هەمووی تەختکرێ ئەمریکا بڕیاری داوە لە مانگیدا تا دەگاتە مانگی 11 و هەڵبژاردن دەکرێت دەبێت داعش لە مووسڵ کۆتایی پێبێ ئەم بڕیارە پێویستی بە هاوکاریە پێویستی بەوە هەیە کورد و حکوومەتی بەغدا پێشمەرگە و حەشتی شەعبی تەبا بن برا بن هاوڕا بن ڕێککەون لەسەر چەند خاڵێک بۆی کارەکەی بۆ ئاسان ببێ و پێکەوە کارە بکەن بەڵام
دوای داعش ئەمریکا ئەجەندا و بەرنامەی خۆی هەیە جێبەجێیەکە و دەبێت کوردیش خەمی خۆی بخوا و بەغداش خەمی خۆی هەیە. من پێم وایە پارتی دیموکراتی کوردستانەوەی کە دەبینێت دوای داعش مادام ئەمریکا ڕەزامەند نەبوو لە سەربوونی دەوڵەت و دەوڵەتێکمان نییە ڕوبەڕووی فشارێکی گەورە دەبێتەوە لە هەندێک وڵاتی دراوسێ و لە بەغداش و لە حەشتی شعبی و لە ناوخۆش بۆیە پێویستی بەوە هەیە ئەمڕۆ مەرحەبایەکی گەرمیش بکە لەگەڵ بەغدا و لەگەڵ کۆماری ئیسلامیش کە من پێم وابوو ئەگەر ئەو سەردانە پار و پێرار بکرایە لە بەرژەوەندی خەڵک بوو فەرشی سووریشیان بۆ ڕادەخستین و زۆر خزمەتی گەورەشیان دەکرد بە کوردیش و بە پارتی دموکراتی کوردستانیش ئەگەر 6 مانگ پێش ئێستا وایە کاگوی شار زێباریش لانە دەبرا وەڵام من پێم وایە ئەمە لە موقیفێکی زۆر زعیفا چووینە بەغدا و داواکاریەکانیشمان جێبەجێ نابن و ناشکرێ و من پێم وایە ئەگەر هەموو داواکاریەکان لەوێ جێبەجێ بکرانایە کاکە حیزبی داوا گەورەترین حیزبە مالیکی نەگامادەنەبوو استیقبالی وەفدەکە مامکاڵێ بێ بدرن بە دادگا پێویستی بە سەفەری ئێرانیش نەدەکرد هەرچەندە من لەگەڵەوە بووم سەفەری ئێران پار و پێراریش بکرایە ئێران وڵاتێکی زلهێزی دراوسێ و بەرژەوەندی هاوبەشمان هەیە تورکیا بە هەمان شێوە بەغداش بە هەمان شێوە دەبوو ئەو سەردانەی ئێستا لە ناچاری دەکرێت پار و پێرار بکرایە بەشێک لە کێشەکانی ئێمە لەگەڵەوەی لەگەڵ بەغدا حەل دەبێت ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق ڕیفراندۆم بکەین پێویستیمان بە هاوکاری بەغدا هەیە جیابینەوە پێویستیمان بە هاوکاری بەغدا هەیە ئێمە پێمان وابوو بودجە و پارە لە بەغدا هەیە ئەو ناشەفافەتی و ناڕوونیەی کە سەرۆت و سامانی وڵاتە کەس نازانێت بۆ کوێچێ ئێستا خەڵکی کوردستان گەیشتووەتە ئەوەی بە زۆرینەی خەڵک پێی وایە بەغدا ئەمینترە سەرۆت و سامانی کوردستانی تەسلیم بکرێ نەکلەوەی بەرپرسانی کوردستان کە خەڵک نازانێ ڕوبعموچەیەکی ژوەر ناگرێت بۆیە من پێم وایە ئێستاش بە دوای چارەسەردا ناگەڕێن کە چارەسەرەکە لە ناو ماڵی خۆمان دەکرێت ئەگەر خۆمان تەبا نەبین یەک ریز نەبین ئەو کێشانە چارەسەر ناکەین هیچ سنگ و هێز و پێزێکمان لە دەرەوەش نابێ بە پێچەوانە وڵاتانی دەوروبەر و بەغداش ئەم ناکۆکیی ناوماڵی کورد دەخۆزێتەوە بۆی هەرێکەی لایەنی لایەک بگرێت تا دەرەنجام ئەوەی هەمانە لە باری بەرن بۆیە پێش هەموو هەنگاونانێک بەڕای من و بەڕای هەموو کەسێکی شارەزا دەبوو ناوماڵی خۆمان ڕێکخینەوە دەبوو پەرلەمان وەگەڕخینەوە دەبووە وەفدانەی دەچن دانووسان دەکەن لەگەڵ بەغدا و ئێران و تورکیا وەفدی حکومی بێ حکوومەت و پەرلەمانی تیا وایە ئەمانە ئیشەکانیان کردایە پەرلەمان کە نوێنەری زۆرینەی خەڵکە و خەڵک دەنگی پێداوم بڕیاریان بدایە نەک سەرۆکی هەرێم کە ماوەکەی بەسەرچوە و جێگیری سەرۆکیش بە هەمان شێوە کە سەرۆک بەسەرچوو بێت جێگیری هەر بەسەرچووە ئەمانە وەفدی حیزبین وەفدی حکومی نین بە هیچ شێوەیەک و پێشم وایە ئاوا قەیران چارەسەر ناکرێت لەوانەیە دوای ئەو سەفەرە هەندێک لە ناتەبایی زۆرتریان لە ناو ماڵی کوردن لە نێوان حیزبەکانە دروست کردووە یعنی حیزبەکانیش لەوانەیە لە کاردانەوەی هەڵا خەریکن دەکەونە یعنی کابراکتی هیچیشیان نەخواردو و هیچ ئیسفادەشیان نەکردو هیچ لایەکیان ناوانەی چوون ناوانەی نەچوون بەڵام خەریکە پەلاماری یەکتریەدەن لە ڕاگەیانەکان دەبینین کە پێم وایە نەگاشتەوای دروست نەکرد ناتەبایەکی باشی دروست کرد و بەرەو خراپتریشی بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای
تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوتۆرە گەرە بگەڕێنەوە لای بەڕێستان بۆچی گرینگە کورد سەرەتا لە ناو ماڵی خۆی و دەست پێ بکێشەکانی چارەسەر بکە اینجا لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دراوسێش دەست پێ بکات لەبەر ئەوەی کە ئەگەر مرۆڤ لە ناو ماڵی خۆی ڕێک نەبوو کاروبارەکانی تەنزیم نەکرد ناتوانێت هیچ بۆ دەوروبەری خۆی بکات لە دراوسەکانی ڕێکەوێ و بۆیە بەر لە هەموو شتێک پێویستە تو ناو ماڵی خۆت ڕێکخەی هەر تو لە خێزانێکەوە بگرە ئەگەر ناو ماڵی خۆی ڕێک نەبوو ناتوانێت پەل بهاوێ بۆ دەوروبەرەکەی و تەنانەت ئاشتەوایی لە نێوان دراوسەکانی بکایان حیواریان لەگەڵا بکە هەرێمی کوردستان لە ناو خۆی جیرۆدەی کۆمەڵێک کێشە و قەیرانە ئەم کێشە و قەیرانانە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەوەی کە چارەسەر نەکراون قوڵتر بوونەتەوە و ملابەساتی زیاتر بووە لێکەوتەی زیاتری هەبووە دەرهاوێشتی زیاتری هەبووە بۆیە بەڕاستی مزمین بووە ئەو قەیرانانەی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەر لەوەی کە بڕوە لەگەڵ بەغدا وتوێژ بکە بەر ئەوەی بچێ لەگەڵ تاران وتوێژ بکە پێویستە لە ناو خۆی وتوێژ بکە حکوومەتێک هەیە کە پێی دەگوترێ حکوومەتی بنکە فراوان من ناوم لێ ناو حکوومەتی بنکە وێران لەبەر ئەوەی ئەو حکوومەتە نەیتوانی هیچ بکە بەداخەوە و هێز لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی پێشوش کە هاتنە ناو حکوومەتەوە نەیانتوانی ئەوەی کە بۆی چوونە ناو حکوومەتەکە کە بریتی بوو لە چاکسازی لە ناو حکوومەتا بیکەن ئەوانیش نەیانتوانی بیکەن بۆی ئەم حکوومەتە ئێستا هیچ مانایەکی نەماوە کە پێی بوترێ حکوومەتی بنکە فراوان داخوازیەکانی خەڵک نەتوانرا جێبەجێ بکرێ حزبەکان هەمووی بێدەنگن نە ئەکشێنەوە لە ناو حکوومەتەکە و نە حکوومەتیش ئەوانەی کە بەڕاستی حزبی باڵادەستن لە ناو حکوومەت و بڕیاری سیاسیەکەیان بەدەستە نە ئەوانی گوێیان لێ ئەگرن و نەگوێر لە داخوازەکانی خەڵک ئەگرن بۆی حکوومەتیشی بێباکە بەڕای من حیزبەکانیان بکشێنەوە یان ئیعلانی کەن بۆ خەڵکە ئێمە موقیف بوو هەڵوێستی ڕاشکاوانەمان بەو شێوەیە بەڕاستی بۆیە ئێستا هەرێمی کوردستان یاخود بڵێن حیزبە سەرچیەکان کێشێتی و پارتیە پێویستە لەگەڵ حیزبەکانی تر بکەونە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەگەر نا حیزبەکانی تر هیچ مانایەکی نەماوە لە نا حکوومەتە بمێنەوە پێویستە بکشێنەوە چی وەڵامی خەڵکە دێەوە کاکەەوە یەک ساڵی ماوە بۆ کاتی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان نغرۆ بووە لە ناو کێشە و قەیرانەکانە میلەت ئومێدی نەماوە کاکە متمانە نەماوە بە هیچ حیزبێک با پێت بڵێم نە بە حیزبە ئەلمانیەکان نە بە حیزبە ئیسلامیەکان نە بە ئۆپۆزیسیۆنی پێشوونە بە حیزبە دەسەڵاتدارەکانی پێشوو ئێستا هەمووی بە دەسەڵاتدار حسابەکە کە هەمووشی وەکو یەک نییە لە دەسەڵاتە لە ڕاستیدا چونکە هەمووی لە بڕیاری سیاسیە بەشدار نییە بەڵام پێویستە لایەنەکان بەڕاستی هەڵوێستی خوان بەڕوونی بۆ خەڵک بەیان بکەن میلەت بەڕاستی گەیشتۆتە حاڵەتێکەوە تووشی یەئز بووە تووشی نائومێدی بووە متمانە نەماوە لە نێوان خەڵک و هاوڵاتیان و لە نێوان دەسەڵات و حیزبەکانە ئەو شتە چێکە سەرتا کورد لە ناو ماڵی خۆی چارەسەری بکاتێنێ و گرفتانە چین دوایی پێ و توێژ لەگەڵ لایەن دەرەکی بکات لەسەر سەرەتا ئەبێ ئاشتەوایەشی نیشتیمانی ڕابگەیەندرێ ئەو ئاشتەوایە نیشتیمانیە کلیلی کردنەوەیمەکە لەوان حیزب و حیزبەکانیان لە نێوان خەڵکو و دەسەڵاتدارن ئەبێ لە پێشا لە ناوان حیزبەکان بێت چونکە کێشەکە حیزبەکان دروستیان کردووە سەرەتاش قەیرانەکە سیاسیە بۆیە میلەتەکە باجی بەشێک لەو کێش و ململانە سیاسیانە ئەدەکە لە نێوان حیزبە سیاسیەکانە هەیە ئەبێ ئاشتەوایی سیاسی هەبێ ئەنجا لەوێەوە دەرگا ئەکرێتەوە بۆەوەی کە موئەسسات و دامەزراوە یاسایی و ڕسمیەکانی هەرێمی کوردستان کارا بکرێنەوە وەکو پەرلەمانی کوردستان ئێستا بەداخۆ لە غیابی پەرلەمان حکوومەت بۆتە هەموو شتێک بڕیار دەرەکە یاسا دەرەکە
موچەی خەڵک ئەبرە کە ئەمانە هەمووی نایاساییە ینی موچە بڕینی خەڵک و پاشەکەوت و نیوە موچە و ڕوبع موچە ئەوانە هەمووی ئەگەر پێوەری یاسایی حسابیکەی هەمووی نایاساییە بەڵام لە غیابی پەرلەمان حکوومەت بخۆی بڕیار ئەدا بە کەیفی خۆی و پەرلەمان کۆ نابێتەوە لیژنەکان گویان لێ ناگیرێ سەرۆکایەتی یەک نییە کە لەناو پەرلەمانە بڕیار بدە بۆ کۆبوونەوەی پەرلەمان و دوجار کەس لێی ناپرسرێتەوە نە وەزیرێک نە حکوومەتێک بۆیە لە پێشە ئەبێ ئاشتەواییشی نیشتیمانی هەبێت کاراکردنەوەی دامەزراوەکان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە ئەمەش دیسان بەوە ئەبێ کە دامەزراوە ڕسمیەکان کارابن بەرەنگابوونەوە گەندەڵی و شەفافیت لە بواری نەوت و غاز لە بواری سامانە سروشتەکان کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە ئەمەش هەمووی پەیوەندی هەیە بەڕای من بە ڕەهەندە سیاسیەکە ئەبێ لایەنەکان ئاشتەوایی بکەن لەگەڵ یەکە و ئەو کێشە و گیرروگفتانەی کە دروست بوونە لەسەر مەسەلەکانی تر دوای ئەوانە ئەبێ سازانی لەسەر بکرێت و مەسەلەی سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێمە و مەسەلە پرسەکانی ترەکە و پەیوەستە بە سیستەمی سیاسی و دەستور ئێستا پرۆژەی دەستور وەستا بەداخەوە هەرێمی کوردستان لە فەراغێکی دەستوری و یاساییدایە کە کەس نازانێت ڕووی لە کام لایە ئەمە لیژنەیەک پێکاتە بوو لیژنەکە نەیتوانێت کارەکانی خۆی تەواوکە لەبەرە پێویستی بەوە بوو کە پەرلەمان هەبێ پەرلەمان ماوەکەی بۆ درێژ کاتەوە بۆ لیژنە دەستوریەکە نە دەستورمان بوو نەسەر بەخۆی ئابووریمان بوو نەسەر بەخۆی سیاسیمان بوو هەموو شتێکمان لە دەستدا ڕەنگە بارودۆخێک بێتە پێشەوە دوای شەڕی داعش و دوای کۆتایی هێنان بە داعش و شەڕی موسڵوانە ئەوەی کە ئێستاشمان هەیە ئەوەشمان لە دەست بجێ لە سای ئەم حیزبە سیاسیانێکە هەیە بەداخەوە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ماوەسەگەر بگرم بۆ لای بەرز ئێستا کە کورد ناوماڵی خۆی پەرتەوازێ بەغداد بە شێوێک مامەڵی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە شێوەزێک لایەنە سیاسیەکان و لە حکوومەت و هەرێمی کوردستاندا ڕوانن هەموو دەسەڵاتێکی سیاسی بەرژەوەندی خۆی هەیە و بەرژەوەندەکانی خۆی لە پێشە و هەر هەنگاوێکیش بینێ بیر لە بەرژەوەندەکانی خۆی کاتەوە بەغدا ئەمڕۆ دەیەوێت کێشەی داعش چارەسەرکە و دەسەڵاتی بۆ بگەڕێتەوە و لە دوای نەمانی داعش جارێکی تر خۆی بەهێز کاتەوە و وتەکانی ئەم ئێوارەی سەرۆکوەزیرانی عێراق عەبادی زۆر ڕوون و ئاشکرا بوو کە ئەمان هەموو هەوڵەکانیان بۆ ئەوەیە بە پشتیوانی هاوپەیمانەکان کە بە زووترین کات داعش کۆتایی پێبێ و باسی لە تەحەدیەکانیش کردوتی ئێمە مەترسی ئەومان هەیە کە تورکیا ئاوێتە دەخولکە لە مووسڵ وەوە کێشەیەکی گەورەیە و لەوانەیە شەڕی هەرێمی لێ دروست ببێ ئەگەر ئەوان سوور بن لەسەر ئەوە کە من پێم وایە بەغدا لە بارودۆخەکانی هەڕەشە لە تورکیا بکە ئەگەر وڵاتی تر پشتگیری نەکەن هێزێکی تر هەیە لە پشتیەوە کە ڕێیان پێدەدا ئەو هەڕەشانە بکەن و باسی لەوە کرد یعنی ئەوان بیر لەوە دەکەنەوە لە پرسیارێکە سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوە لی پرسین کە ئێمە کێشەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان کێشەی زۆرن و قوڵن و لە ساڵی 2023 هەن لە دوای نەمانی ڕژێم بە کۆبوونەوەیەک و دانیشتنێک چارەسەر نابن پێویستی بە کۆمەڵێک دانیشتن و لێک تێگەیشتن و کۆبوونەوە هەیە ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە بەوەی کە کێشەی ئێمە لە پێشا لە بەغدا حەل نابێت لێرەوە حەل دەبێت ئێمە وەرە کارتی فشارمان هەبێت لەسەر بەغدا من پێم وایە ئێستا هیچ کارتێکی فشارمان نییە یا دەبێت خۆمان چارەسەریکەین یا ئەو کاتە تۆ بەهێزەوە دەچێ بەغدا کاتێک دەڵێ من نوێنەری خەڵقی کوردستانم هاتووم دەبێت فعلەن خەڵقی کوردستان و لایەنە سیاسیەکان بڵێن ئەمە نوێنەری ئێمە تۆ بچی بۆ دانووسانێک و نیوەی خەڵقی کوردستان و لە 150 بڵێ نوێنەری ئێمە نییە بەو دانووسانە رازی نین خۆ ئەوە مووقعی تۆ مووقیفی تۆ بێهێز دەکا و دانووسانەکانی سیا سەرکەوتوو نابی و من هەر لە پێم وایە چێک لەوانەی زۆر لە بەغدا زۆر دۆستی کوردن عەمار حەکیمە کە بەڕادەیەکی وا خۆی دۆستایەتی بۆ کورد نیشان داوە کوتلەکەی ئەو دەنجیان نەدابوو لە دژی و شیارزێباری لە ناو شیعەکانیشدا لە پرسیارێکە لە عەمار حەکیمیان کردیان سەید عەمار تۆ چی ئەڵێ موچەی فەقیر و هەژار و ئەوان دیارە ئەگەر باڵایان نەچوو بم ڕۆژنامە نووسەکە کورد بوو موچەی فەرمانبەری هەژار و داماویان بڕیوە لە بەغدا تۆ جەنابەت چی ئەڵێ عەمار حەکیم لە وەڵاما وتی من بەکارێکی خراپ ێزانم بەڵام چارەسەرکردنی ئەوە ئیلتیزاماتی متەبادلە یعنی ئەوە نزیکترین دۆستیەمە یعنی هەرێم ئیلتیزامی خۆی پێی هەڵسێنەوتەکەمان باتێ و ئێمەش لێرەوە ئامادەین پارە بنێرین بە هەر حاڵ بەغدا هەموو کە سیاست وا دەکات بەرژەوەندی خۆی بەس ئێمە من پێم وایە سەرکەوتوو نین لەو سیاسەتەی کەیکەین
بە بێهێزی دەچین دانوسانەکان دەکەین. کەوتمەوەسە بەرز لەگەڵەوەی دایکە و توێش زۆربەی لایەن توێش لەگەڵ بەغداد بکرێت بەس سەرەتا لە ناوخۆکیشان چارەسەر بکە دوای سیاسەتێکی نابێت و بەرامبەر بەغداد پەیڕۆ بکرێت. وەڵام من دەزانم بەبێ و توێژ نابێەوە من لەگەڵ ئەوەم بۆ توێژ و دانوسانیش ببێەوە من تێبینیشم لەسەر وەفدێک کە چوو بوو ئەوەیە کە بە ناوی میلەتەوە نەچوونایە با وەفدی حیزبی بووە بیام تا وەفدی حیزبین بۆ مافێن قەچێکە بە ناوی من نەخێت ئەوەی بە ناوی میلەتەوە چی حکوومەتە پەرلەمانە یالانی کەم با نوێنەری هەموو حیزبەکان لەگەڵ یان بچوایە و ئەجنداکە معلوم وایە بۆ هەموو لایەک بۆچی چوون نەک لەسەر داوا فشاری ئەمریکا زۆر بە خێرایی لە ماوەی 19 ساعتە 19 کۆبوونەوە بکەی بێەوە ئەمانە چارەسەری کێشەیە ئێمە ناکەن ناوماڵی خۆشمان وێرانە وەکوتم بارودۆخەکە ئاسایی نییە کێشەی ناوخۆمان هەیە ناوچەکە هەر هەمووی وەکو بورکانێک وایە دەکوڵێ وڵاتانی زلهێز لە پێناوی مانەوەی خۆیانەوە تا خەڵکی ئەم وڵاتەکانیان سووتان خاکەکانیان سووتان خەڵک ڕۆژانە بە هەزاران دەکوژرێ و لە ناو دەچێ کەسیش باکی نییە خۆوانەی دەکوژرێن ڕاستە بە تۆپ و تارەی ئەمریکا ڕوس دەکوژرێن بەڵام خەڵکی داماوە هەژارە و ئەوانش نەتیجەیە پێک دێن یا پێک نایەن خۆ تیازەرەنمە نابن من کوردستانی دەترسم جارێککە ڕوبەڕووی ئەو حاڵەتە ببینەوە ئێمە ببینەوە مەدانی سراع و کێشمە کێشمێک چ جایەوەی نبین بە دەوڵەت ئەوەی هەشمانە لەسمان دەرچ بۆیە لە هەموو کات زیاتر پێویستیمان بەوە هەبوو ئەوەی کە براگەورەی ئەوەی خاوەنی دەسەڵاتەوەی خاوەنی بڕیارە ئەوەی ناوی سەرۆکی هەرێم بوو ئەم بێتە پێشەوە پەرلەمانیش کارا بکاتەوە و پاشانیش پەرلەمان بەکاری خۆی هەستێ کۆمیسیۆنی هەڵبژاردن دروست کرێ هەڵبژاردننی تازە ئەکرێ بڕیارە درێ دەستورمان هەبێت کە تا ئێستانیمانە بڕیارە دێ ڕفراندۆم بیکەنیانەیکەین و ئەم داهات و سەروەتە شەفافێتێکی هەبێ لە یەک نەفەرا کۆ نەبێتەوە هیچ کەسێک ینی وەزعەکە حەکیم تیا حەیرانە کە سەریتیا دەرناکە یعنی تا ئێستا کەس نازانێت داهاتی ئەم وڵاتە چۆنە بەرپرسانی بەغدا بە ئێمە دەڵێن کە نەوتەکەی هەرێم لە 170 عراق زیاتر دەڕوا لە 120 نەوتی عراق دەفرۆشن بەس داهاتی ئێمە لە 105 نەبێ یەکێک لەو شتانەی ئەمڕۆ عەبادی باسی کرد وتی عراق وەزعی دارایی زۆر باشە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشترە چیت ئەم ساڵ لە پار باشترین و پلانی زۆر باشمان داناوە و ئەم ساڵ عەجزمان کەمترە و تا ساڵی 2020 دەتوانین بڵێن عێراقێکێکە لە دەوڵەتە باشەکان یعنی ئەوانەوە ئیش دەکەن بەس ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕۆین بەرنامەیەکیش نیە بۆ چاکسازی و نێت و ئیرادەیەکیش نییە ئەوەیە مەترسی دروست کردووە زۆر باش دەکاوی تۆ سەبارەت بۆی ئەگەر باسی مەسەلەی بەغداد بکەین بڕستان باسان لەو کە سەرتا پێشێک کێشە ناوخۆیەکان چارەسەر بکەێت بەس قسە لەسەرەوەی بۆچی مەسەلەن پێشتر دۆخەکە لەگەڵ بەغداد ئاوا تێکدرا و ئێستش ئاوا بە ئاسانی کورد گەرایە مەسەلەن پێدوای کێ بەرپرسیارە لەوەی کە بەناوی سیاسەتی سربەخۆینەوەتەوە خەڵکی کوردستان ڕوبەڕووی ئەمە و مەترسی گەورە بۆ تۆ لە لێواری مەرگدایە خۆی ئەو باسم کرد کە ئەوە لە ژێر فشارایە هەم فشاری دەرەچی و هەم فشاری واقعیش کە ئەم شەڕە لە پێشەوە ئەوانە ئەمە وای کرد کە هێزە کوردیەکان باتەوە بەغدا و بۆ ئیتفاقێکی کاتی بکەن بەرز بۆ چوانێت کە فشاری قوتی خەڵک بێیانی نەخێر فشاری قوتی خەڵک ئەو هێزەی ناگەر فشاری قوتی خەڵک بێ ئەبێ لێرە چارەسەر بکرێت لێرە خەڵک ڕۆژانە دێتە سەرجادەکان ئەمە پێویستی بەوەیە کە لە پەرلەمانی کوردستان و لە هەولێر چارەسەر بکرێت خۆ کێشەکە ئاسانە ئەگەر لێرەش ئیرادەیەکی جددی هەبووە ئیرادەیەکی جددیە بە ئێستەمە بە و داهاتش بەوەی گەڕانەوە بۆغدا توانین بێگومان داهاتێکی زۆر هەیە بەشی هەرێمی کوردستان ئەکات بەبێ گەڕانەوە بۆ بەغداش من قەناعەتم وایە کە هەرێمی کوردستان خۆی دەتوانێت موچەی فەرمانبەران بدا بەڵام داهاتەکە ناشەفافە و گەندەڵی هەیە تا سەر ینی تا ئەو پەڕی خۆی ناشەفافیت هەیە و گەندەڵی هەیە لەبەر ئەو داهاتە دیار نییە بەڕاستی داهاتیشی زۆر هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەو داهاتە ئەگەر بە شێوەیەکی دادپەروەرانە سەرف بکرێت لە خەڵکی کوردستان لە هاوڵاتیان خۆستا هەموو پرۆژەکان وەستاوە هیچ پرۆژەیەشی خزمەتگوزاری نییە هەموو پرۆژەکان وەستاوە هەمووی پێشینەکان وەستاوە تەنانەت موچەی خەڵک نادرێت موچەی پێشمەرگەش لەلایەن ئەمریکاوە دێ یارمەتی تر هەبووە لە وڵاتانی تر لە تورکیاوە هەبووە هەندێک باس لەوە لە ئێرانی هەبووە داهاتی ناوخۆیمان هەیە ئەی داهاتی نەوت ئەو هەموو داهاتە چی لێ دێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا ئەگەر ڕاستە ئێوە ناتوانن لە هەرێمی کوردستان چارەسەری قەیرانەکان بکەن بە تایبەتی قەیرانی دارایی کە موچە سەرەکی ترینیانە کە پێویستە موچەی ئەو خەڵکە بدرێت کە بگوتم باس شێوەیەکی نایەسایی و موچانە بڕاوە ئەگەر ناتوانین لێرە دابینی بکەن باشە عێراق ئەڵێ فەرمونون نەوتەکە ڕادستی من بکەن من موچە و داهاتی خۆتان لە سەدا حەفتەکەتان وەکو پێشان ئەدەمێ کە خۆموانە زانی پێش 2 ساڵ
بەر لەوەی کە هەرێمی کوردستان بە بڕیاری ئەوەی کە گوایە سربەخۆی ئابووری لە پێناو سربەخۆی ئابووری نەوت سربەخۆ ئەفرۆشن لە بەغداوە پارەمان بۆ دەهات و موچەی خەڵکی شێدرا. ئێستا لە عێراقا حکوومەتی عێراقی هەموو سەری مانگێک موچەی خەڵکەدا تەنانەت ئەم جەژنەی داوە بە موچە خۆران. ئەگەر ئەوە ناتوانن لە هەرێمی کوردستان چارەسەریکەن دەتوانن نەوتەکە بەپێی ئەوەی کە ئەڵەن ئێمە ڕێکەوتنەکەین لەگەڵ بەغدایە و لیژنە پێک دێنین با نەوتەکە بدەن بە بەغدا لەم سربەخۆیە گەڕن کە ئەگە سربەخۆیەک میلەتی تیا بچێت سربەخۆی ئابووری نەک سربەخۆی سیاسەکە ئەم سربەخۆی لە پێناو چییە؟ ئەمە میلەت فەوتە با نەوتەکە ڕادستی بەغدا بکەن سربەخۆیەوەی کە بانگشتەکە میلەتیان فەوتاند ئەو فەوتان نییە. ئەی ئەم هەم قەیرانانە کە لە هەرێمی کوردستان هەیە هەموو ڕۆژێ خەڵک ئێستا لە نیوەی کوردستان بایکۆتی خوێندن کراوە بایکۆتی دەوام کراوە. یعنی ئەمە ئەگەر حیزبەکان هەز بەوە بکەن بێباگنە بن نابێ شعور بەوە بکەن کە ئەم هەموو خەڵک هاتنە سەر جادەکان و ناڕزایەتی مامۆستایان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە دهۆکەوە هەتا گەرمیان و هەڵەبجە ئەمە لە پێناو چییە؟ مامۆستات و 130,000 مامۆستات هەیە. ڕێزی مامۆستات لا نییە کە نەوەی ئایندە پەروەردەکە یعنی ڕوبع موچەیەشی ئەدەیە بەڵێنی پێدە بەڵێنەکان نابێتە سەر ئەم حکوومەتە ڕازگۆ نییە لەگەڵ میلەتی خۆی. ئەم حکوومەتە پێویستە بە خۆداچوونەوە هەیە پێویستە بە پەلە کێشەکان چارەسەر بکە بە تایبەتی خەیرانی دارا ئیتر لێرە چارەسەریەکە یان لەگەڵ بەغدا پێویستە ڕازگۆ بن. بەرەزوتت دەکرێت لە هەولێر مەسلەی قوتی خەڵک مەسلەی قەیرانی دارایی چارەسەری بەڵام بۆ 2 ساڵانگای بۆ نەدراوە ئەگەر بتوانین ئێمە لە ناو خۆمان چارەسەری بکەین. لەبەر ئەوەی کە ئیرادەیەک نەبوو پێشتر من باسم کرد ئیرادێکی جدی نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بە تایبەتیش ئەو ململانە سیاسی لە نێوان حیزبەکان بوو زیاتر کێشەکانی ئاڵۆستر کرد بەداخەوە و تەنها 2 حیزب زیاتر باڵا دەستە لەم هەرێمی کوردستانە ئەمە بڕیارە سیاسەکان بەدەست ئەوانە و پارە و سامانی ئەم وڵاتەش دابەشی دوو بووە. هەمومان ئەزانین ئەو کاتێکە ئێمە لە خولی ڕابردووە لە پەرلەمانی کوردستان بووین وەزیری دارایی کە لێشێتن نیشتیمانی بوو لە بەردەم پەرلەمانە ڕایگەیان کە حکوومەتی یەگرتوش بوو بە حسابی حکوومەتی یەگرتووی نیشتیمانی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانی کوردستان وتی داهاتی هەرێمی کوردستان دابەشی دووەکرێ لە سەدا 47 بۆ ناوچەی سلێمانیە لە سەدا 53 بۆ ناوچەی هەولێر و دهۆکە. ئەیوتیان حکوومەتی یەگرتو نییە گوتی ئەمە حەقیقەتەکەیە. لەبەرەوە ئێستاش ئەم پارەی دابەشەکرێت بۆیە ئەم 2 حیزبە بێدەنگن حیزبەکانی تریش ئەم دەسەڵاتیان نیە بۆیە من ئەڵێم ئەگەر تۆ ناتوانانی ساکسازی لە ناو حکوومەتە بکەی پێویستە بیتە دەرەوە. بەڵێ مامۆستا توش هاوڕای ئەوەی کە ئەگەر ئیرادەیە کە بێ شەفافێت بەرزستە بێ و کاوتۆر وتی دەکرێت ئێمە لە ناو خۆی خۆمان و لە هەولێر و لە هەرێمی کوردستان کێشەی قوتی خەڵک چارەسەر بکەین. زانی کوردستان هەرێمێکی زۆر دەوڵەمەنداوە ئەو نۆتەی کە دەڕوا بە پێی داتاکانی وەزارەتی سامانە سروشتەکان ڕۆژانە زیاد لە 600,000 بەرمیل بە بۆری ئەڕوا چگەلەوەی ئەم هەموو تەنکەرەی کە دەڕوا خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لەسەرەوەی تەنکەرەکان بوونە هۆی مەترسیان ڕۆژانی هەرێمی کوردستان ناڵێ ناوتی هەرێمی کوردستانە ڕۆژانە لێرەوە ڕوا بەڵێ خەڵکیێشی بێزار بەوانیی بێزار کردو چونکە خێروبێرەکەی بۆ ئەوانی کورداواری ئەڵێ هەلکەکەی بۆ ئێرە و جەخنەکەی بۆ ئەوانە ئەگەر تعبیرەکە دروست بێ لە ڕاستیدا کوردستان زۆر دۆڵەمەنەوە واریداتێکی یەکجار زۆر هەیە بەغدا دەڵێ ئەو واریداتە بدەن بە ئێمە ئەو بودجێ بە تەواویە نێرین لە کاتێکا کامان ئەم کارە بکەن نەوت ئێمە هەرێمی کوردستان تەسلیمی بەغا ناکەین نەوتەکە لە هەرێمی کوردستان دەرەچێت لە بەردەستی خۆمانەیە قوفڵەکەی کە بۆریەکە هەیە بەدەست هەرێمی کوردستانەوەیە بەناو هەرێمی کوردستانە دەڕوە هەر کاتێک بەغدا التیزامی نەکەرەمان نەتوانن بیگرنەوە یان لەدەست خۆمانایە بەس ئامادەرین لەبەرەوەی مەجالی گەندەڵی تیا نییە بۆ ئەوەی کە نەوتەکە و سەرەت و سامانەوە نابردرێ ئەگە تەسلیمی بەغداد کرد هەموو دەبێت دیار بێ بە شەفافی چەند لیتر دەڕوا ڕۆژانە و چەند دەفرۆشە و چەند بەرمیل دەفرۆ بەڵام ئێستا کەس نازانێت چۆن دەڕوا و هیچ کەسی ئاگای لێ نییە بۆ حیزب ینی حیزب بێگومان معلومە چێنەوە دەفرۆشێ خۆ قابلە من نەوت بفرۆشم لە کوردستان ئەوانەی نەوت دەفرۆشن دەرفەتی ئەوان نامێنێ گەندەڵی بکەن بۆیە ئامادەنین تەسلیمی بەغدای بکەن بۆیە ئەم وەزعە بەڕای من ئەگەر بمانەوە زۆر بە ئاسانی لێرە حەل دەکرێت و چارەسەر دەبێ و ئەگەر چارەسەریش ناکرێ من ئەگەر دڵسۆزیە بۆ ئەمیلەتە من داوا لە سەرۆکی پارتی دموکراتی کوردستانەکەم پێش هەموو کەس کە پێشتر سەرۆکی هەرێم بووە و سەرۆکی گەورەترین حیزبیشە و حیزبەکە ئەوش حاکم و خاوەنی بڕیارە و بەشێکی گەورەیە هەرێمی کوردستانیشی لەبەردەستایە خۆی میلیشیاکەی
من داواکارم کە ئەگەر ئەو کێشەکەی پێ چارەسەر ناکرێ با ڕێگە بدا خەڵکێکی تر بێتە پێشەوە لە بەریتانیا ڕاپرسی کرا بۆ ئایا بەریتانیا جیا بێتەوە لە یەکێتی ئەوروپایانە سیاست مدارەکان زۆر هەوڵیاندا جیا نەبنەوە دەرکیان بە مەترسێگە کرد خەڵک پێی وابوو بە عاتیفە جیا بنەوە ئەمان بۆ خزمەتکاری ئەوروپا بن دەنجیاندا المهم بە ڕێژەیەکی کەمی ئەمە زۆرینەی هێنا بڕیاریان دیا جیا بنەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا دەیڤید کامێرۆن کە لە حیزبی کۆنزەرڤاتیڤە هات وتاریدا بۆ خەڵک وتی من لە ئێستاوە داوای لێبوردنەکەم ناتوانم سەرۆک وەزیران بم ئەو کەشتیەی کە من بەڕێوەم دەبرد کاپتنی بووم و لێم دەخوری کەشتێک بوو کە من بەشێک بم لە ئەوروپا ئێستا کە بەریتانیا لە ئەوروپا جیابەوە من هیچ کە ناتوانم ئەو کەشتێ لێخڕ داوا لێبوردنەکەم با یەکێشکە بێ ئەمە گەورەیە ئەمە تۆمارکردنی مێژووە ئەمە سەروەریە با کەسێکە بیکات چێ قەیرانێکە پێم چارەسەر ناکرێت لە کاتێکە تەنها ئەوەیە مەترسی ئەوەی هەبوو کە شتێک لە پاوەنی بەریتانی دابەزێ پارە دابەزێ تەنها ئەمەی کرد ئەمە ئەبێ سەرۆکی هەرێم بیکە بەنسبەت حیزبەکانی تریشەوە ئەگەر دایانەوێت چاکسازی و گۆڕانکاری بکەن مقتەدا سەدر لە بەغدا لە حکوومەت کشایەوە لە پێشا وەزیرەکانی خۆی ئەنجا هات قیادەی خەڵقی کردی وەرن با چاکسازی بکەین داتە سەر جادا ئەمانیش دایانەوێ بیکەن ناکرێت پێیەک لەم لا و پێیەک لەولا لە حکوومەت بێنە دەرەوە ئەو دکتۆریش باسی کرد بێنە دەرەوە و سەرپەرشتی خەڵقیش بکەن و ئەوان نوێنەری خەڵک من دانووسان بکەن لەگەڵ دەسەڵاتە ئەو ڕۆژە ئەم وڵە هەرێمە فەوتا کە حکوومەتی بنکە فراوانی لێ دروست بوو کە کەس نەیزانی چێ داکۆکاری مافی خەڵکە چێ زۆر سپاسان دەکەم کاتمانەوە زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامەی تر خواتان لەگەڵ